ئەرێ وەڵە ئامادەمە ئێستا چەند دەرایی بەرگری شارستانی پێی باشە دیارەکە با بیهاوینەوێن وا دیار و بەرگری شارستانی سۆران بۆ ئەو ڕووداوی دۆزینەوەی ئەو تەرمە ئۆتۆمبیلە دوێنێ بڕیاری دەکە تەکنیکە چی نوێ بەکاربیێنی ئەوێش ئۆتۆمبیلێک بێخیتە هەمان شوێنی ڕووداو ئیدی ئەمیش لەو ئەو ڕاگەیانەی بەرگری شارستانی بیکەدیتم لە سەفەر بووم پەیوەندیم کرد بە چەند ڕاگەیانە گوتم کاکە من ئامادەمە ئۆتۆمبیلی خۆم ببەخشم لە باتی بۆ شوێنی ئەو ڕووداوە ئێستاش ئۆتۆمبیلەکەم هینایە ئامادەمە ئەرێ وەڵە ئامادەمە ئێستا چەند دەرایی بەرگری شارستانی پێی باشە دیارەکە با بیهاوینەوێن ئۆتۆمبیلەکە چ جۆرێکە نرخی چۆنەکەم وەڵ ئۆتۆمبیلەکەم زۆری نیسان کەکسە 2010 سعری دەوری 115 ئۆتۆمبیلش بەرێ بەرێ بەرە ئیدیکەمە ئێمە ئینسانێتە ماخۆ ئۆتۆمبیل چییە؟ با ئەو نەفەرانە ببیندرێنەوە وەڵڵاهی برا ئامادەمە سیارە و هەرچی دەتوانم دابێم لە خزمەتدامە چی وای لێ کردی بەم شێوەیە بیت خزم و کەچکاری ئەوان یاخود هەر ئینسان بەخوای گەورە هەر ئینسانیت هەنزانم چی حایلەکە چێشە بەس ئینسانیەتە هەر بەخۆمەوە پەروەردەکراینە لە کۆمەڵگەچی حەشایی دەژین بەخۆش پیشەم پۆلیسە زیاتر ئەمە دەناو مەحانات و شتی خەڵکی داینە خۆت ئۆتۆمبیلەکە ببەخشید نمونەگەر بخێتە ناو ڕووبارەکە گرفتت بۆ دروست نابێ بە ئۆتۆمبیل نابێت بابێ ئۆتۆمبیل بم بابێ ئۆتۆمبیل بم ئەوەش ئەوەی ڕاستیش بێ من بەخۆ مندارەکەم لە خۆشە لە دەرەوەی وڵاتە ئەمن حەز بە ئازاری جەرگ سوتای ئەو داک و باوەیەکەم ئێجە زیاتر ئەوە هانی دایما چێبا بە پێیا بێم و بچم قابلە خۆ لە ڕۆژی لەداکە خۆ بوویمە بە سیارم نەبووە وەڵڵا برا ئێستا ئامادەمە و ئۆتۆمبیلەکەشم ئازرە چەندرای بەرگری شارستانی پێی ئامادێ بە بیهاتە شوێنی ڕووداوەکە و لە خزمەتی